مەسەلەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەمن دەیان جارش لە راپۆرتەکانە ئیشارەتمان پێی کردووە سەندیکامان لە کۆمەڵی پێشێلکارەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکرێ ئاگادار کراوەتەوە چونکە ئەمە 3 مانگ جارە 4 مانگ جارێ راپۆرتێکمان هەیە لەسەر ئەو پێشێلکارانەی لە ئاستی عێراق بەتایبەتی کوردستان بەتایبەتی کوردستانشانی لە هەردوو لایەنە چونکە ئەمە فەریقمان هەیە ڕەسدی ئەو ئینتیهاکاتان ناکە سەبارەت بەو ڕۆژنامەنووسەی دووهۆکیش ئێمە بەداهاتوانمان کرد لە ئاخر راپۆرتی خۆمانە ئیشارەتمان پێدا بوو سەندیکامان ئاگادار کردوەوە وەکو سەندیکا ڕۆژنامەنووسان لەو قەزەیە ئەوان بەڵێنیاندا کە بە داداچوونکەن ئەم بانیە قسەم لەگەڵ سەندیکا کردووە بەوەی بە داداچوانەکان ئەوان تەحویلی بەشی دووهۆکیان کردووە ئیش لەسەر ئەو مەسەلەیەکەن کە بزانن قەزەکەی بەوکو ئەوڕۆ چی بەسەردێ ئەوان داکۆکیکی یعنی وەکو سەندیکا داکۆکییان کردو ئەمە متابعی سەندیکاشەکەن متابعی ڕەوشی ئەو ڕۆژنامەنووسێش دەکەین بەڕاستی دەبێ هەم لایەنی دەسەڵاتەوە کە ئاساییشەوە هەم لە لایەنی ترۆی کە دەستگا فەرمیەکانی حکوومەتە کە ڕای بگەێنن کەیسی ئەو کوڕە بەچی ئاراستێک دەکات یەکلای بکەن و ئەعلانیکەن بۆ خەڵکەکە هەروە بە شاراوی نەمێنێتەوە ڕاستی دۆخەکە پێشەلکاری هەیە ناڵم نییە بەڕاستی ئەمەش بە پێی راپۆرتەکە ئیشارەتمان پێ و ئەعلانمان کردووە پێم وایە بەردەستگاکان ڕۆژنامەوانیەکان هەمووی نوسخەیشان دەستکەوتووە ڕاستە پێشەلکاری هەیە ڕاستە بەس بەداخەوە دەڵم دەبێ هەنی ئێمە یاسایەکمانێ بەناو یاسای ڕۆژنامەنووسان بەداخەوە نە دادگاکان نەدەسەڵات کار بۆ یاسایە ناکات بۆیە ئێمە چەخت لەوە دەکەینەوە هەڵشی بۆ دێن بەڕاستی ئەو یاسایە وەکو هەرچەند یاساکە پەرلەمان بڕیاری لەسەرداوە بۆتە یاسا تەمە ناکەم دەستگاکانی حکوومەت ئاسایی شۆرتا و دادگاکان پەیڕۆی ئەو یاسایە بکەن و تەعامل لەگەڵ ڕۆژنامەنووسان بەو یاسایە بکەن.